هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێز لە گەرمای پڕوقێنەری هاوین و لەم کارەبا 24 سەعاتی خۆشەیە بۆ هەڵقایەکی تازە و نوێی بەرنامەی لەشساغیاتینەوە خزمەتتان. ئەزانم ئێستا زۆرێک لە ماڵەکانی ئەوە بە دیار کارەبای مۆلیدە و باوەشێنەوە دانیشتون سێری بەرنامەکەمانەکەن. هەندێکتان موبەردەتان هەیە و کەمینەیەکی کەمیش بەختی ئەوەی هەیە کە ئێستا کارەبای ڕئیسی هەیە. ئەم بەرنامەی لەشساغی چوارەم هەڵقەی وەرزی نوێ و تایبەتە بە باسێک کە لە باوەشێنەوە زۆر نزیکە، بەڵام باوەشێن بۆ خۆفێنکردنەوە نا، بەڵکو بۆی کە بەکاری بێنن لەسەر وەجاخێک بۆ برژاندن. ئەم هەڵقەی بەرنامەی لەشساغی تایبەتە بە چەوری، بەڵام چەوری گۆشت و کەباب و لەبەنە، بەڵکو چەوریەشی بە سوود و گرنگ بۆ لەشی مرۆڤ. سێ هەڵقەی بەرنامەی لەشساغی تایبەت بوو بە ڤایتامین دی، کالیسیۆم، ئاسن کە سێ توخمی گرنگی لەشی مرۆڤن. ئەمڕۆژ باسی دانێکی تر دەکەین کە ئۆمیگا سێ. ئۆمیگا سێ باشترین و گرنگترین سەرچاوەبووی بریتیە لە ماسی، بەڵام ئەم جارە و ئەم ئەڵلقەیە باز لە ماسی ناکەین بە ڕێگەی عەرەب و مەزگوف و باسی لێ ناکەین بە شێوازی سوورکردنەوە، بەڵکو بە شێوازی تکەی ماسی. لەگەڵمان لەم هەڵقەی بەرنامەی لەشساغیدا هەنگاو بە هەنگاو بزانن چۆن ئۆمیگا 3 باشتان دەستەکەوێ و چۆن ماسێکی باش هەڵەبژێرن و چۆن ئەو ماسێ باشەی کە هەڵتامژار بە شێوازێکی باش ئامادەیەکەن و ئەیکەن بە تکەوەی برژێنن. خۆگەر هاتوو بەختتان هەبوو بە کارەبا بە پانکەی برژێنن، ئەگەریش ناتوانن لە سەیران لەسەر وەجاخ بە باوەشێن. بۆ ئەوەی لەشساغ و تەندروست و پڕزانیاری بن، هەمیشە هەموو سێشەمەیەک تەلەڤیزیۆنەکانتان کاتژمێر 9 شەو لەسەر NRT2 بێ و بینەری لەشساغی بن. ئەمەی کە بەدەستی منەوەیە تەبەدۆرە. ساڵانێکی زۆر مناڵانی وڵاتی ئێمە تەبەدۆریان بۆ چلوورە فرۆشتن بەکارەهێنا. ئێستاش هەندێک کەس پێیان وایە کە ئەو کاتە ژیان خۆشتر بۆ لە ئێستا، بەڵام هەرگیز ئەو قسەیە ڕاست نییە. ئەگەرچی ئێمە لە قەیرانی ئابووری ئاژین، بەڵام هێشتا ژیانی ئێمە لە ژیانی ئەو کاتە خۆشترە و سوپاس بۆ خوا مناڵی وڵاتی ئێمە وەک جاران پێویستی ئەمە بەکارهێنانی تەبەدۆر نییە بۆ چلوورە فرۆشتن. بەڵێ ئەزانم هەندێک خێزانەیە هێشتا باری دارایی و ئابووری وەک پێویست نییە، بەڵام جاران زۆرینەی زۆرمان هەژار بووین و لە هەژاریدا دەژیاین. ئەمڕۆ ئێمە ئەم تەبەدۆرە بۆ چلوورە فرۆشتن بەکار نانین، بەڵکو بۆ گواستنەوەی ماسێک بەکاری دێنین لە یەکێک لە ماسی فرۆشەکانی ناوچەی ئازادی شاری سلێمانی کە بەسپاسەوە لێرە کارەکەین. ئەمڕۆ هەر ئەم ناوچەیە ساڵانێکی زۆر مەڵبەندی دروستکردنی ئەو چلوورانە بوو کە لە نێو ئەم تەبەدۆرانەدا دەفرۆشران. ماسی باشترین و دەوڵەمەندترین سەرچاوەی ئۆمیگا 3 کە سوودێکی ئێجگار زۆری بۆ لەشی مرۆڤ هەیە. تێبینی بکەن ئێستا لە دەستی چەپی منەوە چەندێک لە سوودەکانی ماسیتان بۆ باز دەکرێت. کۆمەڵەی خۆراشی بەریتانی بە دواداچوونێکی زانستی وردی کردووە بۆ گرنگی ئۆمیگا 3 و سوودەکانی بۆ لەشی مرۆڤ کە وەک باسمان کرد دەتوانین بڵێین بۆ گرنگی ماسی. جۆژنەوە زانستیەکان لە ساڵی 2004 ئەویان دەرخستووە کە ئۆمیگا 3 ڕۆڵێکی باش دەبینێت لە کەمکردنەوەی چەوری خراپەکان لە لەشی مرۆڤ و بۆ چەسپاندنی فشاری خوێنی مرۆڤ. بە مانایەکی تر خواردنی ماسی ڕۆڵێکی گرنگی هەیە لە کەمکردنەوەی چەوری خراپ و لە زیادکردنی چەوری باش، بۆ ئەوەی کە تەندروستی دڵی مرۆڤ باش بێت و ئەگەری توشبوون بە جەڵدەکانی دڵ و دەماغ کەم بێتەوە. ئەمە لە ساڵی 2004 بە باشی سەلمێنراوە. هەر لە هەمە بەدواداچوونی زانستیدا ئەوە دەرکەوتووە کە هەندێک ڕای زانستی هەیە پێیان وایە دەکرێت خواردنی ماسی ڕێگری بکات لە شیبوونەوەی مێشک و درەنگخستنی توشبوون بە ئەلزایمەر. بەڵام تاوەکو ئێستا بەڵگەی پێویستی زانستی بۆ مەبەستە بەردەست نییە، بەڵام هێشتا ڕاکان هەیە. هەندێک لە ڕاکانی تر دەڵێن خواردنی ماسی ڕێگریکەرە لە شیبوونەوەی هاوێنەی چاو لە مرۆڤدا کە هەندێک بەڵگەی زانستی بۆ مەبەستە بەردەستە و لە ساڵی 2007دا توێژینەوەیکی زانستیەوەی سەلماندووە. بەڵام توێژینەوەیشی تر لەگەڵ ئەو کەسانەی کە خۆیان شیبوونەوەی چاویان هەیە لە پیریدا ئەو دەرەنجامی دەست نەکەوتووە.
لەبەرەوە ئامۆژگاری دەکرێت ئەو کەسانی کە گەنج و ئێستا چاویان ساغا هەفتانە 2 جار ماسی بخۆن کێکێکیان چەور بێ بۆ ڕێگریکردن لە شیبوونەوەی هاوێنەی چای مرۆڤ. هەروەها سەرچاوە زانستەکانمان پێ دەڵێن کە دەکرێت خواردنی ماسی و وەرگرتنی ئۆمیگا-3 یاریدەدەرێکی باش بێت لە ڕێگریکردن لە توشبوون بە نەخۆشیەکانی پرۆستات. توێژینەوەیەکی ئێجگار گەورە لەگەڵ زیاتر لە 32,000 کەسدا ئەوەی دەرخستووە کە خواردنی ماسی بە ڕێژەی لە 29 ئەگەری توشبوون بە ڕۆماتیزمی جومگەکان کەم دەکاتەوە. کامە نەخۆشیەکە گەنج و پیر لە وڵات تێمەدا پێوی دەناڵێن و زیاتر دایکان و خوشکان. جایمە کە ئێستا هاتوونێتە ئێرە لەم شوێنە زیاتر ماسی حەوزە فرۆشرێت. من پێم خۆشەوە بەکارهێنانی ئەمە ماسیەکی حەوز دەربێنم. ئەم ماسی حەوزە پێم خۆشە لەگەڵ 2 دانە جۆری ماسی تردا، لەگەڵ ماسیەشی چەم و لەگەڵ ماسیەشی بەستوو لەگەڵ پسپۆرێکی ماسیدا تاوتێ بکەم. جگەلەوە ماسیەکی تریش کە ماسی قوتو ناسراوە دەبەم لەگەڵ خۆمدا و بە بەکارهێنانی تەبەدۆرەکە یەکەم جارم دەیبەم و لەگەڵ خاتونەسرینی پسپۆری ماسی تاوتۆی دەکەین لەگەڵ ماڵ. بەسپاسەوە پاشەوەی لەیەکێک لە ماسی فرۆشەکانی شاری سلێمانی بووین. ماسیەکمان وەرگرت ئەگەر بیبینن لەسەر مێزەکەی بەردەوام هێشتا بە زمانە عامەکەی خەڵگەوەی کەڵێن هەناسە هەیە. ئێستا هاتوونەتە نالیس کافێ. بەسپاسەوە کە ڕێگەیان پێداین ئەم بەشەی چاوپێکەوتنەکە لێرە ئەنجام بدەین لەگەڵ خاندنێک کە لە هەموو ئەو ڕوانێک کە پێویستە دەربارەی ماسی بدوین پاشخانی زانستی بەهێزە. هەم لە بەکەلۆریۆسە لە بابەتی بایۆلۆژیایە، ماستەرەکەی لە بواری با خۆراشەکانی ماسی و دکتۆراکەی لە بواری نەخۆشی و سەلامەتی ماسیایە. خاتونەسرین بۆم باس بکە من ئەلیەوە دەست پێ یەکەم. ئێستا خەڵک لە وڵاتی ئێمە ماسی حەوز زۆرە خوا. من شێکڵوانێک ماسی حەوز زۆرە خۆم بۆ ئەوی بەردەستیشم ماسی حەوزە. ئەوانی تریش کۆمەڵێک ماسی بەستوو لەگەڵ کۆمەڵێک ماسی قوتوایە. ماسی بەستوو قوتوەکان واز دەهێنین با لە ماسی حەوزەوە دەست پێ بکەین. بە شێشی گشتیمە ماسیێکمانێ پێڵەن ماسی حەوز بە زمانی خەڵک، ماسیێکمانێ پێڵەن ماسی چەم یان ماسی بەحر. کەمە بە حرمانی هەڵبەتە چەمەکە ڕاستە بۆ ئێمە. زۆر باس دەواکرێ خەڵگەڵێ ماسی حەوز باش نییە وەکو ئەم مریشکە بەستوانە وایە وەکو مریشکی دەواجن وایە و بەڵام منیش شێکڵوانی کە ناچارم هەر ماسی حەوز بخۆم. هەر فعلاً ماسی حەوز باش نییە؟ خۆی ئەگەر بێنە سەر ئەحسایەکانی عالەم کە هەیە لە عالەما لە جیهان هەمووی کە هەیە کە بڕێن بۆ ماسی بەخێوکردن یان ئەو ماسیانە کە لە ئاوا ڕووبارە تەبیعیەکانە ڕاو ئەکرێت. ڕێژەیەکی زۆری لە ساحەفتا زیاتر ماسی لە جیهانەکە بەکارێت بۆ خواردنی ئینسان بە هەر ڕێگەیەکی تر بێت بە هەموو ڕێگەکان بێت، بەستوو بێت، قوتوو بێت، فرێش بێت، بە زیندوو بە وەکو سوشی کە ئەخورێت، وەکو زەڵاتە کە ئەخورێت لای خۆمان ئێستا ماوەیەکە. ئەمانە هەمووی لە ساحەفتای زیاتری لە هەموو جیهانە هێنی ماسی حەوزە. باشە. بەڵام ئایا ئەو ماسیە کە تۆ لە حەوزەکە بەخێوی ئەەکەیت چۆن بەخێوی ئەەکەیت؟ چی ئەدەیت تێ؟ چ ژینگەیەکی بۆ دابین ئەەکەیت؟ ئێمە هەمومان لەبەر بە شێوازێکی تەندروست بژین ئەبێ لە ژینگەیەکی پاکا بژین، ئەبێ هەوایەکی پاک هەڵمژین. ماسیش بە هەمان شێوە وەکو ئێمە زیندەوەرە پێویستی بە ژینگەیەکی پاکە. ژینکە پاکەکە ماسیەکە چییە؟ ئاوەکەی کە بۆی دابین ئەکرێت تا ئەو ئاوەتیا بەخێو ئەکرێت، ئاوێکی پاک بێت، ئاوێک بێت بەهای خۆراکی باشی تێ هەبێ بۆ ماسیەکە، دوایش کە ئەنجامەکەی دەرئەکەوێت و لەسەر مرۆڤکە ئیخوات ئەوە ماسیەکەمان تەندروست ئەبێت باش ئەبێت. ئەگەر من علەفێکی باشی بەمێ، خۆراکێکی باشی بەمێ، خۆراکێکی تەندروستی بەمێ، ئەوە ماسیەکەم بەهای خۆراکی باشم ئەداتێ. ئەگەر من ماسیەکەم بە شێوازێکی تەندروست بەخێو بکەم وای لێ بکەم کە ڕێژەیەکی باش خواردنی سروشتی خۆی کە لە چەمە تەبیعیەکانە هەیە لە ڕووبارە تەبیعیەکانە هەیە لە حەوزەکەشە بۆی دابین بکەم و بیخوا ئەو کاتە من ماسیەکی تەندروستی باش ئەخۆم. یعنی مەرج نییە من بڵێم ماسی حەوز خراپە. سەریکە بەم پرسیارەکەم ئاوالەیەکەم لەبەرەوەی کە من هاوڵاتی شێم وڵاتم پێم خۆش هەموو کەسێ ماسی حەوز بخوا.
لەبەر لە وڵاتی خۆمان زۆرە لەبەرەوەی کرێکارێک سوودوەرەگرێ ئەوەی کە ڕادەکان سوودوەرەگرێ ئەوەی کەی جوزێتەوە سوودوەرەگرێ ئەوەشی کەی برژێرە سوودوەرەگرێ و دوجاریش پارەکە لە وڵاتەکەی خۆمایەتەوە ڕاوەسوڕێتەوە باشە بەڵام لەم چەند ساڵی دواییە بەداخەوە ڕاگەاندن ئەو کاری نەکردووە کە بەرهەمی خۆماڵی بەرزکاتەوە ئێمە لە ئاڵلقەکانی پێشووە لە باسی کالیسیۆماسیۆن تێکێک لە کارگەنەوەخۆیەکانی دروستکردنی شیر و ماست و پەنیرەوە بەڕاستیەوەی کێمە لێو بینیمان هەرەوەی کە لە وڵاتانی ترا هەیە من پێم خۆشە بەڕاستی پێم بڵێ هیچ کێشێکی لە حوزەکانی ئێمە و لە ئاوەکانیەوە بە تایبەتی ئاوی ئێمە یعنی من نە مەعاملی گەورەمان هەیە نە پاشەڕۆی پیشەسازی گەورەمان هەیە نە هیچ کێشەیەکمان هەیە کەواتە لە ڕووی ئاوا کێشەمان نییە نە لە ڕووی ئاوە کێشەمان هەیە ئێمە لەخوا بەزیاب یعنی گەڵە هەموو سەرچاوەکانی ئاو کە ئێمە هەمانە دوکان بێت دەربەنیخان بێت زیەکانە کاڕوە بە ناو شارەکانە و بە ناو عەرزەکانە کاڕات و لەو ئاوەوە حەوزی ماسی لێ دروستەکە وەکو ئاو بە کەمی ئێمە کێشەی ئاومان هەیە کە کێشە دروستکە بۆ ماسێکە و دوایش لەسەر تەندروستی مرۆڤ بڕی ئاوەکە لە ڕووی جۆری ئاوەکەش یعنی هەموو ئاوکە کە ئێمە هەمانە ئاوێکی سازگاری پاکی جوانە یعنی من خەڵکە ناسم لە بەسڕە و لە جنوب ئەوان کەین بۆ ئێرە هیوایەتیان ئەم ئاوەیە کەوا بۆ خواردنەوە بێت یان بۆ ئەو ماسیانە بێت یان بۆ ئەو ئاژەڵانەی تر بێتکەنە ئاوەکەیە و ئەوان ئەیخۆن ئێمەش تا قیمەتی نازانین کە بیخۆنیاندا بۆکو ئاو ئێمە کێشەی ئاومانیە وەکو ماسی کێشەی ماسیمانیە لەبەرەوەی ئێمە چەمەکانمان ڕوبەرەکانمان ماسێکی زیاد لە حەدی باشمان هەیە بەڵام ڕاوکردنی ناتەندروست ڕاوکردنی ناقانونی نایاسایی ئەوە لێ کردووە ماسێکەمان کەم بێتەوە لە ئاوا بەڵام بۆ پڕکردنەوەی ئەو کەمیە ماسیەکە هەیە لە ناو ڕوبەرە تەبیعیەکانە چی هەیە مەفقەسەکان هەیە هەڵهێنەرەکان هەیە کە ئێستا بڵێن بە خۆشحاڵی و ئەڵێم مەفقەسە حکوومیەکە ئەوەی دوکان و بازیان یعنی ئیشێکی باش ئەکەن نتائجی باشان هەیە ئەنجامی باشان هەیە پەنجەماسی باش هەڵ ئەهێنن یعنی بەڕێژەیەکی باش معقول بەشی سلەیمانی چوادۆرەکەی ئەکات لەگەڵ ئەوەشە دوو هەڵهێنەری ئەهلیمان هەیە دانێکیان لە پیرەمەگرۆنە دانێکشیان لە قەڵاتزەیە ئەم دوانە هەردووکی ڕێژێکی باش ئەتوانن بەرهەم بێنن پەنجەماسی پەیدا بکەن بۆ حەوزە ماسەکانمان یعنی لە ڕووی بوونی ماسەکەش ئێمە کێشێکی وامان نییە زۆربەی کێشەکە کە ئێمە هەمانە لە ڕووی عەلەفەکەوەیە يعني أتوانم بڵێم لە هەفتای کێشەی ماسی کە ئەڵێن ماسی حەوز خراپە یان بەهای خۆراکێکی کەمە لەوایە کە ئەو عەلەفە ئەدرێ بە ماسێکە عەلەفێکی باش نییە فعلا هەر باش نییە فعلا باشە خۆی عەلەفەکە خودی خۆی باشە بەڵام چی بۆ ئەو ئاژەڵە کە بۆی دروستکراوە يعني لە هەفتا پێنجی زیاتری تا بڵم لە نەوەتیشی حەوزی ماسەکان کە هەیە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی سلەیمانی دەوروبەری سلەیمانی کە من زیاتر ئاگام لێتی عەلەفی دەواجن بەکارهێنن عەلەفی دەواجنیش ڕێژەی پرۆتینەکە کە تایەتی کەمە لەبەری بۆ دەواجن دروست ئەکرێت دەواجن پێویستی بە ڕێژەیەکی پرۆتینی کەم هەیە لە ناو عەلەفەکەیە پێویستی بە پرۆتینی حیوانی نییە لە ناو عەلەفەکەیە هەبێت ئەم دوشتە بۆ ماسی ناگونجێت ئەمە ماسی کە بە بەخێوی بکەم بە شێوازێکی باش بە کاتێکی معقول ئەبێت عەلەفەکە نسبەتێکی پرۆتینی باشی تیا هەبێت کە ئەوە لە ناو پرۆتینی دەواجنەکانیە کە لە 85 زیاتری ئەمانە هیچی لێ تێناگە من ئەمە شتەکان زۆر ئاسانکەم ئێستا لە ڕووی بڕی ئاو جۆری ئاو بڕی ماسی لەمانە هیچ کێشەیەکمان نییە لە عەلەفەکە تا ڕادەیە کێشەکە گەورە نییە ئەم عەلەفە هیچ مشکلێکی بایۆلۆجی هەیە ئەکرێنە خۆشمان بخە بەکەمی ئەگەر بە شێوازێکی خراپ هەڵبگیرێت ئەوش بەگشتی بە باشی هەڵەگیرێ بەگشتی ینی بۆ ماسی بە تایبەتی بڵێن بۆ شێوازە زۆرە ناکڕێت کە مەجبور ببن هەڵی بگرن بۆ ماوەیەکی دوور و درێژ کە کێشەی دروست کاتێمە لە سەلامەتەکان لە سەیف سایدای تقریبا ئەتوانین بڵێن لە ڕووی عەلەفەکەشەوە لە سێف سایدای باشە بەڵام ئەوەی کە کێشەیە ئێمە کە ئەڵێن ماسی حەوزمان هەیە لێکسە بەراوردی ئەکەن بە ماسی چەمەوە جیاوازی زۆرەکە لەوە لە چیایە ماسی کە لە ناو چەمایە لە ناو ڕوبەرێکی تەبیعیە ئەژی قەوزە هەیە ئەیخوا کرم و حەشرات هەیە ئەیخوات ئەمە وای لێ ئەکات ماسیەکە قووەتی باشترە لە ڕووی نەخۆشیە مقاومی بۆ نەخۆشی باشترە تا ڕادەیەک تامیشی کەوەی مەبەستی هەموو کەسێکە تامیشی خۆشترە بەڵام من لە حەوزێکە کە بەخێوی ئەەکەم ئەو بڕە باشە قەوزەکە ماسیەکە پێویستی پێیەتی بۆی دابین ناکەم بەڵام ئێستا خۆ لە من داشتەزانین لێرەش لە هەموو دنیاشە کێشەمەە ماسی چەمەکاندا بە شێوە ناکە هاوڵاتی بیخوا لەبەر زۆرینی زۆر مەمکو خۆت ئاماژت پێدا لە سا هەفتای خەڵکی جیهانیش دیسانەوە پەنابەنەوەبەر ماسی حەوز ئەگەر ئەم نیۆڕێ من تۆ داوەتی ئەم ماسی بکەم بەدەستی خۆمان لە دەست حەوزەکە ناومانتە دەرەوە ئەوە تا هێشتا هەناسەشەیە باشە
ئەمە هیچ کێشەیەکی تەندروستی هەیە لا تووشی نەخۆشیمانەکە لا ئەو بەها خۆراکیانی پێویستە لە ماسی وەریگرین وەریەگریت باشە ئەمێن تۆ مەسەری ئۆمیگا-3ەکە کە دوای ئەمە هاوتاکەین لەگەڵ یان بەراورد دەکەین لەگەڵ جۆرەکانی تری ماسیە باش بەڵام بەگشتی نەخۆشمان ناخەوە بەهای خۆراکی وەرەگرین و سوودە گرنگەکانی کە پێویستە لە ماسی هەبێت لە ماسی لە ماسی حەوزانەشە تیایەتی وەریەگرین باشە جا ڕێگەکانی ئامادەکردنی ماسی زۆرن ئێمە لە ئاڵلقەکانی ڕابردووی لە ساغیە بە تایبەتی لە ئاڵلقەکانی سەرەتایە بەسواس بۆ خاتوچۆپی کە پزیشکی ڤێتێرنەری بوو لە ئاڵلقەکانی دابەزانی کێشە باسیەوەی کرد کە ماسی یەکێکە لە خۆراکە زۆر باشەکان بە دابەزانی کێش ئەکرێ بە پیشاوی ئەکرێ بە برژاوی ئەکرێ بە سوورەوکراوی یان بە کوڵاوی بەکاربێ یەکێک لە ڕێگەکان کە لەم چەند ساڵی دوایە لە لای خۆشمان پێوە پێڵن تکەی ماسی ئێستا چین لەگەڵ وەستایەکە دوێن کە وەستای گۆشت و کەبابە و باز لە ڕێگەکانی ئامادەکردنی تکەی ماسیەکە و پاشەوە گەڕێینەوە لەگەڵ خاتونەسرین لە قسەکانمان بەردەوامە بین لەبیرتان بێ ماسی حەوزەکانی خۆمان وەک پسپۆری بوارەکە ئاماژەی پێدا تا ڕێژەی لە 180 بێ کێشەیە و هەم لە ڕووی جۆری ماسی سەرچاوی ماسی جۆریا و جۆری و خواردنانی کە پێدرێتەوە تەواو ئەبینێ ئەڕۆینە لای وەستاالان و گەڕێنەوە وڵاتان پێش هەموو شتێک کە بەکاربێنی دەست بێ لە خواردنەوە ئەبێ نیزامێکە هەبێ بۆ پاکوخارێنی جوان دەست و پەنجەکانە بشۆی اینجا دەست بێ لە مادەکەوە لە دوای مادەکەەوە کە دەستێک کرد بە ئیشکردنی شێوازی ماسی بە ئاساترین شێوە ئێمە ئەتوانین لە ماڵەوە هەموو کەسێ بتوانێت دروستی بکە بە تکە وەکو چۆن بڵێ بە شیشەوە بەم شێوازە هەموو کاتێک کە چەقۆ تیش کردەوە ئەبێ چەقۆکە کە تیش کردەوە بە کرێنسە جوان بیسڕی لەبەر ئەوەی چەقۆ دایمی خوا ئامادەیە بۆ وردە ئاسن و ئاسنی پێوەیە بەم شێوەیە لە پێشە بە تەرخی یەکەمیان ئەم شێوازە پاکەکرێت شێوازی پاکردنی ماسی ئەگە بەم پێسەوە هەندێک کەسێ جاریا ئەم پێسی ئاوا لێ ئەکاتەوە پولەکەکەی لێ ئەکاتەوە ئەو پولەکەی بۆ سوورکردنەوە بۆنێکی زۆری هەیە بیزار لە ناو ماڵا بۆنەکەی ناڕوە بەس ئەگە بەم شێوازە قاشی کەیت بەم شێوازە قاشی کەیت و پێسەکەی هەمووی لێ بکەیتەوە ئەوە ئاسانترین شێوەیە کە بۆ ئەوەی بۆنەکەشی نامێنێت و بۆنی ماسیەکەش بەدەستەوە نامێنێت ئابەم شێوازە ئەم ماسیە خۆی بۆنێکی پێوەیە بۆ پێسەوە چونکە چەند وەختە لە حەوزایە بیزاد ماسی ناو حەوز بۆنێکی پێ ئەو بۆنەی بەدەستەوە ئەمێنێتەوە بۆنەکەی لێ نابێتەوە ماسی نوعێتی زۆرە ئەتوانین زۆر کاتێ بە چەندەها تەریقە دروستی بکەیت لەبەر ئەوەی کە ئەم تەریقەیە کە بەکارێت ئاسانترە لە ماڵی شەوخۆشیشە ئەتوانم بڵم زۆر لە برژانەکە خۆشترە بەم شێوازە ئەم پێسەی لێکرێتەوە پێسی مامە پلایسەکەی ئەبێ پلایسەکە لەبەر دەستا بێ بۆ ئەوەی ئەم پێسەی لێ بکرێتەوە لەگەڵ زائیدەن ئەم پولەکەی بەم شێوازە ئەمە پولەکەکەیەکی لێکراوە ئەمەی بۆنی نییە بەس ئەگە بۆ پێسەوە بێ بۆنی هەیە بەدەستەوە بۆنەکەی ئەمێنێتەوە لەوانەیە بڵام چەند سەعاتێکی پێ بچێت ئەو بۆنەی لە دەستە نەبێتەوە ئەمە پێسێکە ئەم پێسی ئەبێ لێ بکرێتەوە چونکە لەبەر ئەوەی ئەم بۆنەی نەمێنێ خۆی ماسی زۆر پێویستە ئینسان لە هەفتەیەکە دوو جا هەتا سێ جا بیخوات چەند نەبی خۆی ئیسفادەی هەیە ماسی بۆ ئینسان کە تەرەقەی ماسی تەنها ڤیتامینی تیا لە ماسیە ئەو ڤیتامینی لە ماسیە هەیە لەوانەیە لە زۆر ڕۆت ترا نەبێ ئەمە ئەم پێسانەی هەمووی ئاوا لێکرێتەوە هەر هەمووی لێکرێتەوە بەم تەریقەیە بەم تەریقەیە ئەم پێسانەی هەمووی ئاوا لێکرێتەوە بەم شێوازە دوای ئەوە بە مەقەسێک ئەم پولەکانەی هەمووی ئەبرێت
ئێستا پاشەوەی کە بۆتان باس کرا هەنگاوبانگا و ماسی چۆن ئامادەکرێ لە پاکردنەوە کە بوو بە ماسیە کە پولەکەی لێکراوە بۆنەکەی نەما کە ئێستا بەڕاستی پێتان دەڵێم هیچ بۆنێکی ماسی لێ نایە و بوو بەم شێوەیە کە ئامادە بێ بۆ پلکردن. پاش ئەوە ئێستا بۆتان باسەکە وەستامان کە چۆن ئەم پلانە ئامادەکرێت. لە ئامادەکردنی ئەم پلانە تێبینی بکەن لەگەڵ تەماتە دانراوە. ئەمە ئێستا دوستان بۆ ڕابکێشم کە ئەکێ بە تەماتەی کوردی یان بە تەماتەی دەرەوەی وڵات یان بە دۆشای تەماتە ئامادە بکەن. وەک کوردێک وەک هاونیشتیمانیەکی وڵاتە هەمیشە پێمان خۆشەکە تەماتی بەرهەمی خۆماڵی بەکاربێنن. جگە لەوەی ئەمە جوتیارێک ئیسفادەکە خاوەن دوکانێک ئیسفادەکە تەماتی کوردی و تەبیعەتەشی هەیە کە تامەکەی مزرە و خۆشترە. وەروەها لە ئامادەکردنیان لەوانەیە مەوادی شیمای پیانە ڕێژێت و تەندروستتر بێ بۆ بەکارهێنان. بەڵام ئەگەر تەماتی کوردیتان بەکارهێنا بۆ خۆشکردنی پلەماسیەکان ئەوە باشتر لە ماوەی چارەکێکە لە پل بیرێت یان لە شیش بیرێت و ببرژێندێ لەبەرەوەی ناسکترە. ئاکرێ لە باتێ بە تەماتی دەروی وڵات بەکاربێنن ئەوە لە مای نی ساعتاتەوەی بەکاری بێنن و دەکرێت دۆشاوی تەماتەش بەکاری بێنن 24 ساعت لە دۆشاوە کاملێتەوە اینجا ئەیبرژێنن. بەڵام تەماتەکە لە هەمووی باشترە و ئەگەڕێنەوە بۆ لای وەستامان بۆی کە بزانین کاری پلکردن و ئامادەکردن و شیشکردنی چۆنە بێ و پاشەوە اینجا خۆم ماسەکەتان بۆ برژێنم لەگەڵ. وەکو بینیمە ماسیەکەمان کە پاکە بەم شێوازە وای لێ هاو پێسەکەیمان هەمووی جوان جوان لێ کردەوە ئاوای لێ هاو. ئێستا ئەمە ئامادەیە بۆ شێوازی خواردن کە چاکیکەین بیکەین بەتکە. چی ئەەکەین؟ ئەمە ئسخانی تیان نییە بوو بە نەرمە دائنیشین ئسخانەکەی لێەکەینەوە. وەکو چۆن بڵێ لەبێ حەیوان کە دای ماڵی ئسخانەکەی لێ بکەیتەوە ئەمەی بەم شێوازە. ئەمە لێکردنەوەی ئسخانەکەی تێ ئەمە هیچ ئسخانی تیانەمە ئامادەیە دایبنی. ئەم ماسیە چی دەکەین؟ ئاوا پلاپل یەکەین بەم شێوازە. چونکە ئەمە ئێستا ئامادەیە ماسیش هەتا گەورە بێ ئسخانی کەمترە تاور بێ ئسخانی زیاد هەتا گەورە بێ ئسخانی نییە تاور بێ ئسخانی زۆرترە. بەم شێوازە ئاوا پلاپل یەکەین تاسێکم بۆ بێنە. ئێستا ئەمە ئامادەیە بۆ خواردنی شێوازی ماسیەکە. باشە؟ اینجا دوای ئەوە تەماتە بەس هیچی لێ نایی بەس تەماتەی لێ ئەی لە شێوازی تەماتەکەیە بەکاری ئێنی چونکە تەماتە ئەبێ ماوەیەکی کەم بە ماسیۆم بێنێتەوە. ماسی مادەیەکی حەساسە زوو تێگەچێ ئەبێ ئەو ڕۆژەی هێنا و لە ماوەی شەو ڕۆژێکا تەواوی کەین نابێ بمێنێتەوە بە برژایی بەکار بێتەوە چونکە ماسی مادەیەکە زوو تێگەچێ زۆر لە گۆشت ناسکترە زۆر لە مریشک ناسکترە. بڕوا بکە تەماتە چەند ناسکە کە بمێنێتەوە لە بەگەرما بترشێ ماسیش ئەوە ناسکە. بەم شێوازە ئێستا ئەم ماسی هیچ ئسخانی تیان نییە. بەم شێوازە ئاوای لێکیت پلاپلێکی وەکو چۆن بڵێ گۆشت پلپلێکیت و بەم شێوازە دایئەنیت. بینەیانی بەڕێز بڕواتان هەبێ چەند ماسیەکە خۆشە ئەبێ ئەوەنە ئینتیزامە هەبێ بە پاکوتەمیزی ئیشەکەتەوە چونکە لە ئیشەکە پاک و تەمیز دەبی سەرکەوتووی نابێ لە هیچ ئیشەکە. ئەمەی کە تۆزی ئسخانی تەیە ئەمە شوێنی باڵەکانێتی کە پێی ئەجوڵێ بەس ئەمەش دەم نایە زۆر بە زەحمەت دەریە. لە هەمان کاتە تەماتە لێلی تەماتە هیچی کەی لێ نایی تەماتەکە احتیاجی لێ ئەیت و بەم شێوازە بەم شێوازە تەماتەکەی لێ ئەیت بای تەماتەکە هەڵەفریکەنی پێوەی بۆ ئەوەی ئای تەماتەکە بێتە خوارە بەسەر ماسەکە و تامولەزەت هەڵمەژێ. زیاتر هیچ کەی لێ نایە هەندێک کەسێ بیبەری لێ بە هەندێک کەسێ هەڵە پیازی لێ بە ئەوانەی هەمووی لێ ئەیلێ بەس ئەوەی تەریقەی خۆشتر هەبێ بەم شێوازە کە بەکاریە شێوازێکی جوان بەکاریەت و لەگەڵ ئەوەشە لەگەڵ تامولەزەت چیشا زۆر خۆشیشە. ئەمە ئاسانترین شێوەیە ئەگە بتوانین لە ماڵەوە بەکاری بێنین.
هەندێک کەسێ بە هەناری لێە هەندێک کەسێ لیمەندۆزی لێە ئەگەر بتوانین لیمەندۆزی بەکارنێنی ئاوی لیمۆ بەکاربێنی زۆر شێوازێکی جوانتر دەرەچێ زۆر بەتامتر دەرەچێ. ئێستا هەنگاو بە هەنگاو لەگەڵمان بوون کە بینیتان ماسی لە کڕینەوە چۆنەی کڕن ماسێکی چاک چۆن هەڵەبژێرن دوای ئەوە ماسەکە کە دانرا چۆن پاکیەکەن بۆ ئێمانتان مۆباسەکەین چونکە ئێمە نامانێت تەنها پێتان بڵێین ماسی باشە و سەرچاوەیەکی دەوڵەمەندی ئۆمیگا 3 بەڵکو ئەمانەوێ ئێوە فێر ببن کە چۆن ماسێکی باش هەڵەبژێرن و چۆن بە ڕێگەیەکی ئاسان ئامادەیەکەن. ئەوجا ئێستا پاشەوەی کە بە سوپاسەوە ساڵان ماسەکەی بۆ ئامادە کردین و کردی بە تکە اینجا من خۆم تکەکە ئابژێرم ئەم هەنگاو بۆیە حەزەکەم خۆم بیکەم چونکە هەتاوەکو ئێرە لەوانەیە خۆتان بتوان لە دەرەوەی ماڵەکان لەو شوێنی کە ماسی فرۆشن مامادەکرای وەریگرن بەڵام بۆ برژانەکەی دوجار پێویستەکە خۆتان بەتەنیا بن بەتابەت ئەگەر لە سەیران بیکەنیان لە ماڵەوە هەڵبەتا گە بچنە ڕێستۆرانتێکی دەرەوە مەطعەمێکە توان مامادەی بۆتان بێنن ئەوەشتان لێ ناشارمەوە وەستاڵان لە پشتی کامێرەکەەوە وەستاوە و جاربەجار ئاماژەیەک مەیاتێکە چی بکەم و چینەکەم بۆی کەم نیش بە باشی فێر بم. یەکێ لە گرنگترین شتەکان پێویستەکە ئاگری ماسی کز بێ وەکو ئاگری گۆشت نییە بەڵکو لە ئاگری مریشیش کزترە بێ. ئەمە ئێستا بە فوکەری کارەبای ئیشەکان بە پانکەی کارەبای ئیشەکە دواوی کە ماسەکە خەیتە سەری ئەمە ماسەکەەوەی کەلی کراوە تا ئێستا بەس تەماتی پێوە کراوە و خوێ زبری پیاکراوە وی خەینە سەر ئاگرەکە نازام دیارم لێرەوە نزیک دیارە ئەم ماسەکان باش وەستا زۆزۆڵی جێرمەوە باش هاوایی هیوادارم دەستم لە پێشەوە دیار بێ یعنی ئەگەر مە بکوژێنەوە بیکەین بە باوەشێن خۆشترە باشترە باش کەس دەتوانێت بۆمان بکوژێنێتەوە ئاگرەکە بێ زەحمەت پانکەکە دەست خۆش ئەمە لە بەرێسە لە بازار ڕێن کارەبا هەیە بۆیە بەوە یەکەینە خۆگەر کارەباش نەبوو هێوا شێواش بە باوەشێ نەتوانی ئابۆی ڕەش نەبێ وابزان برژە باشە هاوڕە دەستم لە پێشەوە دیارەوە نییە زۆر باش ئێستا وابزانم باشە ئێستا ئەمە باشە نابرژاوە هەواکە لەکوێوە داگرسێ پێشێک بۆمان داگرسێنە بێ زەحمەت باشە باشترە برژێ بە باوەشێت بەڵێ 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 ئەی بەدایمە بە فوکەری کارەبایی باشترە ئێستا وابزانم تەواو بووین وەنیە زۆر باشە اینجا اینجا ئەلێرەیە یەک شتی تر هەیە ئێستا ماسیەکە ئامادەیە بۆ خواردن تا ئێستا چی پێوەکرابوو تەنها تەماتە لەگەڵ خوێی زبرە هەڵبەتە هەمومان باسی خوێ زانین کاتە خوێ کەمتر بخورێ باشترە و ئەوە لاڵقی تایبەتی خۆیان باسی خوێشەکەین بەڵام هەمومان دەزانین کە خەڵک برژاوی کۆوار خوێ هەر پێوەکە ئەلێرە نهێنیەکێکەوە ساڵان بۆ منی باس کرد بۆی کە تامی ماسەکانتان خۆشتر و بەلەزەتتر بێ نهێنیەکە لێرەیانە ئەلێرە ئەم پەمپا پێش ئێمە بین پڕکراوە لە ئاوی لیمۆی گوشتراوی سروشتی بەم شێوەیە چەند فیسقی پیاکەم باشە چەندێکی بەم شێوەیە هەڵبەتە باسی ئەوەشی بۆ کردم پێش بەرنامەکە پێش ڕیکۆرد کە پێش برژانەکە لیمۆکەی پیا ناکەی لەبەر ئەوەی لە کاتی برژانەکە گەرمە بێ ماسیەکە
کە گەرم بوو ئاسانتر و خۆشتر هەڵێمژێ و بەتامتریژە بێ. اینجا من لەگەڵ ئێوەیە تامێکی یەکەم بزانم تکەی ماسی بەو شێوەیە خۆشە وەکو تکەی گۆشت، چکە بەڕاستی تکەی گۆشت زۆر زۆر بەلەزەتە. بێوە ناخۆش. هەڵبەتە دەستم شتۆ پێش کارەکە. باشە. وەکو بۆن بە حاڵ بۆنی لێە، بۆنی ماسی نایە. جامیشی خۆشە، وەڵام هەستەکەم نیوەم کەم پیا کردووە. لەگەڵ هاوڕێیانی ستافی لەشساغی پاشێک ئەم چوار شیشە ماسیە خۆین کە بەسپاسەوە میوانی وەستای ئەم بەرنامەمانین. ئەوە تامە بیر دێنمەوە کە ماسیەشێک لە باشترین و دەوڵەمەندترین سەرچاوەکانی ئۆمیگا-3 و بۆی کە مرۆڤ لەش ساغ بێت و تەندروستی مێشک و چاو و دەمارەکانی باش بێ، پێویستە بەلایکەمەوە هەفتانە 2 جار ماسی بخوا. شێوازی ئامادەکردنی ماسی زۆرە: پیشاو، برژاو، کوڵاو، سوورەوکراو. لە هەمویان خراپتر و کەم سووتر سوورەوکراوە، لە هەمویان باشتر و پڕ سووتر پیشاوە. بەڵام ئێمە ئەمڕۆ باسی شێوازی برژاومان بۆ کردن. هێشتا شتی تر لە هەکبەی لەش ساغیا زۆرە و بینەرمان بێ. جگە لە ماسی حەوز و ماسی چەمکە و دوانە بەردەستە ماسی بەست و ئێستا هەیە لە ئێمە. سەر چاوەزانستەکان زۆر ئاماژە بۆ دەدەن، دەڵێن پێویستە مرۆڤ لە هەفتەیەکە 2 جار ماسی بخوا، بەڵێ، و جارێکیانە بێ ماسی چەور بێ. من لە ئاڵلقەکانی بەرنامەی لەشساغی تایبەت بە دووجانی باسی ئەومان کرد ماسیە چەورەکان وەکو ماکرێڵ و ساردین کە ئەم دوانە ئێستا لە بازاڕەکانی ئێمەشا بەردەستە. هەر بۆ سەرنجڕاکێشانی ئەوەی بەڕێز کە ئەو کاتی کە ماسی ئەکڕن تەماشای براندی ماسیەکە مەکەن یا تەماشای مارکەی ماسیەکە مەکەن، بەڵکو تەماشای ئەوە بکەن کە چ جۆرە ماسیەکە. بۆ نمونە ئێستا من ئەم دوانە کە لە بەردەستمان بەدەر لەوەی کە لە چ براندێکە و لە چ کۆمپانیا دروستەکرێوەمانەکەم بە خۆشحاڵی و براندەکەی لەسەر نییە، تەماشای دەستی من بکەن. ئەمە نووسراوە مەکرێڵ، مەکرێڵ، ئەوە ماسی مەکرێڵە، ئەمەشیان ماسی ساردینە. ئەو بووی کە بزانم 2 جۆرە لە ماسی لە ماسیە چەورەکانن. ئەوەی کە ماڵین چەوریەکە و چەوری باشە و سەرچاوی دەوڵەمەندی ئۆمیگا-3 ئەم جۆرانە لە ماسین باشە، ئەڵبەتەوەی خۆشمان هەر باشە. بۆم باس بکە خاتون کاڵین ماسی چەورە و 2 جۆرەیە کە ئێستا لە بازاڕەکەمە بەردەستە، نەگەوانی کە لە کتێبا باس کراوە. ئەما گەر خانمی دووژامی خوا کێشەی هەیە؟ وتان ئێمە ماسی ڕاستەوخۆ چی تەسیری تێک ئەو ئەوە کەتیایەشی تەسیری تێکات. لە جیهانە شتێک بڵاو بۆتەوە هەندێک جۆری ئەو هەیە کە لە عالەمە هەیە، بەتایبەتی بڵێن کێشەکە زیاتر لە یابانەوە سەری هەڵدا، لە خەلیجی یابانەوە سەری هەڵدا کە بڵێن ماسی مەکەرەڵ بوو زیاتر کە ئاوەکە پیس بوو بە قورقش بە مێرکوری تەسەموو بووبەوە. خەڵکی ئەو ناوە کە خواردیان زۆر تووشی تەسەموو بووبوون، تووشی ژەهرایی بووبوون. ئەتر بەوە شتێک بڵێن بە خەڵک بڵاو بووبووەوە لە عالەمە، بەتایبەتی بڵێن ڕێگەی فێسبووکە کە شتێکی بەسیتە ئەکرێ بە شتێکی زۆر زۆر گەورە. وای لێ هاتوو خەڵک زۆر زۆر ئەترسا، یان تەنانەت من چەندەها خەڵک پرسی پێ کردوم، تەلەفۆنی بۆ کردوم، ئاگاداری کردوم کە ماسی هەوڵ بدەم کە ترجیعی خەڵک بکەن کە ماسی نەخوا لەبەرەوەی ئەو ژەهراییە هەیە کە توش ئەبێت. ئەوەش بەس لە یابان، ئەوەش بەس حاڵەتێک بۆ ڕوویدا بەس لە یابان بوو، بەڵام وا بڵاو کراوە لە عالەمە. بەڵام خۆشی ماسی چی لە ناو جسمی ماسیە هەیە لە بەها خۆراکەکان، لە کانزاکان کە مە زیاتر کێشەمان لەگەڵ کانزاکانە هەیە کە تووشی ژەهراییمان ئەکا زیاتر، لەکوێ هەیە لە ناو جسمی ماسیەکە لە ناو ئاوەکەشە هەیە، بەڵام ڕێژەکەی ئەگۆڕێت. هەر کانزایەک لە ناو ئاوەکە زۆر بوو لە ناو ماسیەکەشە هەیە. قورقوشم هەیە لە ناو ئاوەکە لە ناو ماسیەکەشە هەیە. ڕساس لیت هەیە لە ناو ئاوەکەی لە ناو جسمی ماسیەکەشە هەیە. بەڵام هیچی ئەمانە لە ناو ئاوی ئێمە نیە. بەو ڕێژەیە کە ماسیەکە تووشی کێشە بکات و بەراورد بکەین لەگەڵ ئینسانی شەمرە بیشە کە تووشی کێشەی بکات و تووشی ژەهرایی بۆ یعنی کەواتە ئێمە لە ڕووی ئەو مەسەلەیەوە زۆر سەلامەت ئێمە لەوەی ئەو مەسەلەیەوە سەلامەتی زۆریش باشە، لەبەرەوەی ئەو کانزایانە بە ڕێژەیەکی زۆر کەم هەیە لە ناو ئاوی خۆمانە. باشە، ئەو ڕێژەیەکی کێشە دروست، ئەو ڕێژەیە کێشە دروست ئەکات. یعنی من تەلەبێکی ماستەرم لەم 3-4 ساڵە تەخەڕوجی کرد، لەسەر ئاوی دوکانە ئیشمان کرد، بەراوردی چەند کانزایەکی هەوی میتەڵمان کرد لە ناو ئاوەکەیە، لە ناو بن ئاوەکەی، لە ناو
چەند بەشێک لە گۆشتی ماسێکەیە یان ئەوەی بۆمان دەرکەوت ئەو ڕێژانە ئەوە نییە کە لە جیهانە باس ئەکرێت لەبەرەوەی ئاوی خۆمان سەلامەتە ئاوکەش سەلامەت بێ عەفو ماسێکەشمان سەلامەتە بێ لەگەڵیان هەم حەوزمان حەوزشمان باشە کەواتە لەوە دیسا ماسی خۆمانی باتەوە تۆکو پسپۆری قساکە لە ڕووی ماسی خۆمانی باتەوە و بە داتا و بە ژمارەی زانستی باشە منە ماسی کە لە بەردەستمە نووسراوە سونیع فی لاتیڤە وایە یعنی ئەمە یابان نییە کەواتەوەش بۆ کێشە نییە ئەمەش کێشەی نییە باشە لە ڕووی بەها خۆراکیەکانەوە ماسی ساردین و ماسی مەکرێڵ ئەمانە دەوڵەمەندترین یا ماسی کارب یا ماسی حەوزەکانی خۆمان چییە؟ باش یەکەم چا لە ئۆمیگا 3 ئەمانە دەوڵەمەندترن ئەمان دەوڵەمەندترن باشە لە ڕووی بۆ ئەگەر بێنە سەر هۆکەی یعنی سەر بڵێن ئەگەر بێنە سەر ڕێژەی ئۆمێگا 3 ڕێژەی چەوری کە لەناو گۆشتی ماسێکە هەیە کارب بۆکو ئەم ماسیانەدا ئەندێت یەکێکە لەو ماسیانە کە ماسیکی چەورە یان ڕێژێکی بەرچاوی چەوری تیا هەیە بەڵام ئەو چەوریە کە لە ماسی کاردا هەیە جیاوازە ڕێژەکانی لەگەڵ ئەو چەوریە کە لەناو ماسێکی وەکو مەکەڕەڵە هەیە وەکو ساردینە هەیە یان وەکو سالمۆن هەیە کە لە لای خۆشمان بۆ خۆشبەختانە و لە دووسێشانە بەخێو ئەکرێت ڕێژەکانی تیایە ئەگۆڕێت ڕێژەکانی کە تیایە ئەگۆڕێ ئەحتما دەکاتە سەر چی؟ سەر ڕێژەی ئەو قەوزانە کە ماسێکە ئەیخوات ڕێژەی ئەو ئاژەڵانە ئەو زیندەوەرانە کە لەناو ئاوەکەی هەیە ماسێکە ئیخوات ئەم جۆرە ماسیانە کە جەناب و باسیەکەی ساردین و مەکەڕەڵ و سالمۆن زیاتر گۆشتخۆرن گۆشتخۆر خواردنی زیاتر ئەخوات خواردنی جۆراوجۆری زۆرتر ئەخوات قەوزە زۆرتر ئەخوات بۆی سەیرەکەی جۆرەکانی تر شەچەوریە باشەکان بۆ نمونە ئۆمێگا 3 تیایە زیاترە بەراورد دیکەین بەکار جگەڵەوەنی کە باسکرا ئۆمیگا 3 دەکرێت لە ڕێگەی خەپلایان لە ڕێگەی حەبیشەوە دەست بکەوێت هەڵبەتە ئێمە لە ڕووی زانستی هەمیشە ئامۆژگاریتان دەکەین کە لەسەر چاوە سروشتەکانی خۆی وەری بگرن بۆ ئۆمیگا 3 تا لە ماسێ وەریەگرن باشترە ئەو جا اینجا بەرەو سەوزۆ اینجا بەرەو چەرەسات و ئەگەر زۆر ناچار بوون اینجا بەرەو هەم لەگەڵتان بەردەوامە بین بۆ باسکردن لە بابەتی مەڵقەیەمان کە سەرچاوەیەکی سروشتی و گرنگ و دەوڵەمەنی زۆرێک لە کانزا و ڤیتامینەکانە و بابەتی مەڵقەیەمانە کە ئۆمیگا 3 و بابەتی ماسیمانە لە ڕووی زانستیەوە ماسی سەرچاوەیەکی باشی چەوریە باشەکانە و سەرچاوەیەکی باشی ئۆمیگا 3 و سەرچاوەیەکی باشی پرۆتینە و هەروەها سەرچاوەیەکی باشی ڤیتامین دیە کە لە یەکەم مەڵقەیە وەرزە تازەی لە ساغیدا باسی ڤیتامین دیتان بینی بۆتان دەرکەوت کە لە 85 خەڵک لە کوردستانە بەدەستکردن ڤیتامین دی و دەناڵێنێ لە بەرەشی ڕێگە باشەکان جگە لە خۆبەر هەتاودان خواردنی شیر و ماست و پەنیر و ئەمانەیە خواردنی ماسیشە پێویستە لە هەفتێکە دوو جار مرۆڤ ماسی بخوات جارێکیان ئەتوانی ماسی کارب ماسی حەوزیان چەند بێ و جارێکیان ماسی چەو بێ ماکرێڵ ساردین بێ خاتون نەسرین ئالێرۆ دەست پێ یەکەمەوە جگە لەو ماسانی کە باسمان کرد ئێمە کۆمەڵێکی تر ماسیماندانەوە کە ماسی بەستون کەمێ باسی ماسی سەلمونت بۆ کردم ئەم ماسی سەلمونە بەستۆکە بکڕێ ماسی حەوزەکانی خۆمان بکڕین حەوزەکانی خۆمان ئەمە ببینن بەڕێزان ماسی سەلمۆنە سەلمۆنی بەستۆواز لە براندەکەی بێنن هەرچیەکە سەلمۆنی بەستووە تو ئامۆژگاری هاوڵاتیانەکەی وەک پسپۆرێکی بوارەکە ئەمانە بکڕن کە بەستۆ حەزرێ یای حەوزەکانی خۆمان حەوزەکان بکڕن باشە من خۆم دایمە لەگەڵ ئەوەیە تا شتی فرێش زیندوو وەستا بێت نەچینە سەر قوتوو باش بە قوتودان ئەتە قوتوو بێت لایلۆن بێت کارتۆن بێت کیسە بێت تەنانەت دەبێ ئاویش بێت باشە داشتە تەبیعیکەوە سابێت تۆ بە چی هەڵمێنێتەوە یعنی ئەو دوو ماسیەمان هەیە ئەم بەستووە ئەو قوتووە و ئەو فرێشەمان هەیە هەرسێکی داینێن لێرە ئەمە تا 6 مانگێشی چی لێ نایە ئەو تا ساڵێکیشی چی لێ نایە بەڵام ماسێکی خۆمان ئەو پەری هەفتەیەکە جەدوای خراپە بێت ئەمانە بە چی مێنێتەوە ئەمە بە ماوەدی حافیزان مێنێتەوە ئەو ماوەدە حافیزانە تا ئەگەر مادەیەکی تەبیعیتیان هەبێت ناشڵ بێت هەمووی ماوەدی کیمیاییە ماوەدی کیمیاییش ئەمڕۆ خراپ نەبێت لەسەر لەشی مرۆڤ لەسەر خانەکانی لەشی مرۆڤ ساڵێکی تر خراپە بێت 10 ساڵێکە خراپە بێت لەسەر ئێمە خراپ نەبێت لەسەر نەوەکانمان خراپە بێت زۆر باشە بۆیە تا فرێش و تەبیعی وەسا بێت بە هیچ شێوازێک من لەگەڵ ئەمانانی باش وەکو خوتی خۆشیان هیچ کێشەیەکی تەندروستیان نییە هیچ کێشێکی ئەویان یەک کە بڵێن نقطەیەکی لەسەر بە بەستویان بە قوتوی بەدەستمانکەیە لێرە لای خۆمان ئەوانە نییە بەخێو ناکرێت حاڵەتە ناچاری لەو حاڵەتە ناچاری یەکێکتر لەو ماسیانە دووارێکەوە وەتان بەدەر لە براندەکەی هەرچیەک بە گرنگ نییە ئەمە براندەکانیان لای منەوەیە ئەمانە ماسی تونن تونازم خۆی ماسێکی زۆر گەورە و زەخمە دوای پارچە پارچە ئێستا توناژ ناچارین بە قوتو دیسان وەرەگرینەوە باشە
ئەمانیان چۆنە؟ لە هەموو ڕوویەکەوە زۆر باشە بەڵێ بەس تەنها لەو ڕوویە کە بڵێ لە ناو قوتوایە ئەیدا مشکلی تری نیە هیچ کێشەیەکی ئەویش نییە. ماسێکی چەورە؟ ئەویش ماسێکی چۆرە بەڵام باشە. یەک حاڵەت هەیە زۆر خەڵک هەیە یعنی بەغەڵەت ئاوەکەی چەورێکی کە لە ناویایەتی ئەوەش ئەخوات باشە بەس خۆی زۆربەی ماوەدە حافزەکان لەناو ئەو چەوریە دەخەڵگیراوە باشە وا باشترە ئەو چەورەکە دەربێنێ بەس تەنها ماسێکی من ئەلێرە سەرنجتان بۆ ئەوە ڕاکێشم ئەم ماسیانە بەگشتی کە دێ بە تایبەتی من تونەکان کە زۆر تعاملم لەگەڵی هەیە زۆری خۆم زۆربەی زۆری نووسراوە بۆ من بە زمانی عربی نووسراوە لەحم تونە فاخر في زەید عباد الشمس یعنی ماسی تونەی بەبەها لە ناو زەیتی گڵۆبەڕۆژەیە پێم وایە داوایتری هەر زۆربەی لە ناو زەیتی گڵۆبەڕۆژە هەڵەگیرێ زۆری لە ناو زەیتە هەڵەگیرێ باشە کاتەمە هەندێکیشی سەبرێن ئەم براندانەوە زەمتیان نیە وا ئەنووسرێت کە بڵێن لە ناو زەیتی ماسی خۆیەتی باش ئەگەر ئەمە لە ناو زەیتی گڵۆبەڕۆژەیە بێ زەیتەکەی بڕێژین و بیخۆین پێویستەکە بکەینە ناو شتێکی ترەوە یەکسەر بیخۆین یان یەکسەر دایرێکت لێ خۆیت یانی تر بڵێن زیاتر سوور ئەکرێتەوە یان ئەکرێت بە سەڵاتە باشە ئەم ماسێکە لە بەردەستی منە ماسیشی بەستووە و بە زمانی عەرەبی لێی نووسراوە لە هەفتەیەکە 2 جار ماسی بخۆ بۆی ئۆمیگا 3 دەستکەوێ بۆ لێشی نووسراوە 100% ماسی سروشتیە ئەم ماسیە جۆری تراوتە وەک پسپۆڕی میوانی بەرنامەکە ئاماژەی پێدات لە دەرەوەی چاوپێکەوتنەکە بە منیوت هەندێک جار ئەم ماسی تراوتە بەهەڵە لە وڵاتی ئێمە پێوترێ ماسی سەلمۆن لای خۆمان لەسەر لە 2 شوێن گەورە ئاکرێ هەم لە سەنگەسەر و هەم لە پێنجوێن جا دووبارە پرسیارەکە ئەمەیە ئایا ئێمە ماسی هی سەنگەسەر و پێنجوێن بخۆین بە فرێشی یان ئەم جۆران بخۆین بە بەستویەتی اینجا ئەگەر بەستوەکانمان کڕی ماسی کامل بکڕین ماسی تەواو یا ماسی بێ ئەسقان چونکە هەندێک زانیاری و شتی سەرنجڕاکێژێ ئەوەی زانێت و بەڕاستی منیش نەمەزانی ئەچینەوە لای خاتون نسرین لە گفتوگۆکانمان بەردەوام بین بۆی بزانین کامیان بکڕین و سوودی کامیان زیاترە و سەلامەتی کامیان دڵنیای کەرترە کاتێک ئەمانە ئەخۆین ئێمە دڵنیا بین لەوەی کە بڵێن ئەگەر ماسێکە زیندوو بێت کە ئەکرێتەوە ئێسقانەکەی لە گۆشتەکە جیا نەبێتەوە ئەگەر ئێسقانەکەی لە گۆشتەکە جیا ببێتەوە ئەو ماسێکە کە هەڵگیراوە کێشێکی هەبووە ئای ماسی حازرەکان کە ئیکڕی ماسی بڵێن ئەمانی کە بڵێن ئەمانە بۆ نمونە کە زیندووە بەڵێ کە بڵێن هەندێکیشی هەیە بەتابەتی ماسی کاربەکان یان سەرمۆنە گەورەکان کە ناو بازاڕە هەیە هەر بە هەساقی دەستێتی بەڵێ کێمە ئەیکینەوە کە کرایە بە ئیسراحەت بکرێتەوە نەک بەپەلە بکرێتەوە ئێسقانەکەی درکەکەی و خۆمان ئەیڵێن ئەگەر لە گۆشتەکە جیابوویەوە ئەو یعنی ماسەکە یان کۆن بووە یان کێشەیەکی هەبووە پێشەوەی کە بخرێتە فریزەرەوە باشکاتێمە کە ماسیمان کردەوە باشترە ماسی کامل بکڕین ماسی کاملەکە باشترە لەبەر تۆ ئەزانی ماسەکە چۆن نیە نەک ماسی بێ ئەسقان مەبەستە لەوەیە نەک ماسی بێ ئەسقان کە فیلی پێ ئەوترێت فیلەکان یعنی من نازانم ئەم فیلیە سەرچاوەکەی چنە جۆرەی ماسیە باشە یعنی زۆر براند هەیە من بینیومە ناوی شەریکەشتەکان ناوی براندشتەکە شەریکەشتەکان ناڵێم بەڵام کە سێرم کردووە دیقەتم ماوە بە چاوێکی تر سیر ماسێکم کردووە هینی ئەو گۆشتە هینی ئەو ماسی نییە کە ناوکەی لەسەر نووسراوە یعنی ئەمە شتێکی تری خەتەرە یعنی زۆر ماسی هەیە لە هەندێک شوێنە بەخێوەکرێ ئاوەکەی پاک نییە ئاوەکەی پیسە یان لەبەرەوەی مەسروفێکی کەمتری تیاسەر بکات بە گێنایت لە جۆرە ئاوی بەخێوی ئەکات بە زەمانە ئەم ماسانە بۆ ماسەکانی دەرەوەی وڵاتی ئێمە ڕاستە نەک بۆ ماسەکانی ناو وڵاتی من باسی لە ماسەکانی دەرەوەکەم زۆر باشە ماسی خۆمان هیچ کێشێکی نییە لەبەرەوەی هەمووی بەفرێشێتە بەردەستمان باشە لەکاتەم نەگەر قسەکانی جنابەت کورت و پوخت کەمەوە هەر هەمووی بەیەکەوە ماسی وڵاتی ئێمە تجای ماسی حەوز یا ماسی چەند بێ کێشەیە لە ڕووی تەندروستی پڕبەهای خۆراکیە وا باشترە هەفتانە جارە لەو ماسی و ماسێکی چەور بخورێ ماسە چەورەکە لە بەرێک لە وڵاتی ئێمە نیە بە قوتوێتی بە بەستوێتی دەستمانەکەی ئەگەر بە بەستوێتی کڕیمان تەڵام بە قوتو ناکرێت بە ئێسقانەوە بێت بەڵام ئەگەر بە بەستوێتی کڕیمان ئەو ماسیان نەکڕین کە ئێسقانەکەی لێ کۆڵێن فیلەکە نەکڕین ماسی تەواو کامل کڕین کاملەکەت باشترە باشە بەر تۆ زەمانەتی پاکیەکەی زەمانەتی ئەوە ئەکەی کە ئەم ماسی هیچی بەسەر نەهاتی بێت ئەزانی چی بەسەر هاتی بێت یان بەسەر نەهاتی بێت دڵنیاشی کە بڵێن ماسیە زۆر باشە لە هەمووان بەها خۆراکیانی ماسی کە باس کرا
یەکی ترەوە بەڕزانی کە زۆر پشتی پێ بەستنەوەن کە یاری لە شتجوانی و بنیادنانی جوانی جەستاکەن لەگەڵ بەڕێزەکە دوێن کە مامۆستای وەرزشە و ڕاهێنەری لە شتجوانیە بۆی کە ئەو بۆتان باس بکات کە بۆچی ئەوەندەیان حەز لە ماسیە هەم بۆ دابەزانی کێش و هەم بۆ بنیادنانی جەستەیەکی جوان. وەک گەنجێک و پێشکەشکاری بەرنامەی لەش ساغی ماوەی 5 ساڵ زیاترە من خەریکی دابەزانی کێشی خۆمم لە 35 ئەڵلقەی ڕابردووی وەرزی ڕابردووی بەرنامەی لەش ساغیدا بینیتان باسی کێش دابەزانمان زۆر بۆکردن کە ئێستا باسی ئەمە نییە. زۆر کەسیش پرسیاری بەرنامەی خواردنم لێیەکا کە من بەداخۆ قەتنم بووە لەبەرەوەی کە من زیاتر پشتبەستنم بە وەرزشکردن بووە. بەڵام ئەم ڕاهاتوم لەگەڵ مامۆستایەکی وەرزشە دوێم کە 20 ساڵ زیاترە ڕاهێنەری لە شتجوانی و لەو کەسانەیە کە بەرنامەی خواردن بۆ خەڵک داهێنێ. پێش دەستپێکردن بە ڕیکۆردی بەرنامەکە باسی بۆ کردم وتی ئەگەر هاتوو لەگەڵ وەرشەکە بەردەمەی خواردنی شەڕێک وایە خێرەکە دەبوو بە دوات کە من دیارە هەرێکێکیانم هەبووە. مامۆستا زرنگ لە داوەزانی کێشە هاوڕێکمێ زۆر دەمەکە خەریکاڵێ هەموو ڕاهێنەرەکان باسی سێ شتەکە نەڵێن بیخۆ. برۆکلی سنگی برۆکلی سنگی مریشت لەگەڵ ماسی. بامە باس لە برۆکلی نەکەین باز لە سنگی مریشک نەکەین باسەکەمان نەمەڵقێت تایبەتە بە ماسی و بەتایبەت بە ئۆمیگا 3 لە دابەزانی کێش و لە بنیادنانی جەستەیە ماسی بۆ باش هیچێک لە خواردنە هەرە سەرەکیەکان کاک دکتۆر ئێمە اعتیماد دەکەین سەر ماوەی پرۆتینی حیوانی کە پێوترێ پرۆتینی ئاژەڵی دیارە ناوەکەی بەخۆیەتی کە پرۆتینی ئاژەڵی سەرچاوەکەی لە ئاژەڵ وەرەگیرێ. ئەو یاریزانانی کە ڕووەکەنە ناو هۆڵەکان بە کۆی گشتی ئەسە ئەتوانین دابەشیانکەین بەسەر دوو فیئەیە. فیئەی زۆرینەیان بۆ دابەزینی کێش و لەژڕێکی و فتاربوون و دەربازبوون لە قەڵەوی و لە تەنگە نەفەسیە بەشێکی کەمی شەمێنێتەوە کە ئێوە بەڵکی مەسڵەکانی واتە تۆپەڵی ماسوولەکانی گەورەکاری لە جوانیەکە. ئێمە وەکو ڕاهێنەرەکان بە کۆی گشتی وەکو خۆشم کە بڵێن پسپۆرەکەم لە بواری نیوتریشنە تەغزیە تەوسەی ئەو کەساکەین کە زیاتر احتیمال کاتە سەر گۆشتی ماسی کە ئێمە پێشیڵین گۆشتی ماسی ئەمە مانای ئەوە نییە گۆشتی سوپی خراپ بێ ئەم باشتر بێ وەکو بەهای خۆراکی وەکو پرۆتینەکەی کەتیایەتی ئەو ڤیتامینانی کە وەریەگرێ هەمان ئاستە بەڵام ماسیەکە چەند با بڵێن فاکتەرێکی باشتری تایە لە گۆشتی حیوان و لە گۆشتی سپیەکە بۆ نمونە دەوڵەمەنە بە ئۆمیگا 3 ئۆمیگا 3 کە بەرنامەکەی جەنابە لەسەر ئەوەیە و بە تەفسیری شەڵا باسیەکەین هیچێکە لە فاکتەرە باشەکان بۆ دابەزینی کێش ئەو پرۆتینی کە لە گۆشتی ماسیە فاکتەرێکی باشە بۆ گەورەبوونی خانی ماسوولکەکان ئێمە سێڵ مەسڵمان هەیە خانی ماسوولکانی پێگەورا بێت کەواتە گەر ئاساری کەمەوە بۆ خەڵک تۆ ماسوولکەکانی گەوراکەی چۆرەکانە کەمەکەیتەوە تەواو قسەکەی جەنابتە هەردوو حاڵەتەکەی تایە ئێمە چۆرەکان کەمەکەینەوە کاڵین چۆرەکان کەمەکەینەوە هەموو چۆرەکان کەمەکەینەوە کاک دکتۆر ئێمە ئیشەکەمان تەنزیمە بە ئینگلیزی پێوترێ ڕیگلیت ئێمە تەنزیمی چۆریەکانەکەین بۆ ئەوەی کە خەڵکیش لای ئاسان بێ شتەکە باشتر وەربگرێ تەرەکردنی چۆری نییە زۆر کەسێکمان هەیە پرسیارەکە دەڵێ ئەمێ بە چۆری بەتاڵی تەرەکەم ئەمە لە سیستمی خواردنە تەرەکردنی هیچ بابەتێکمان نییە چکە نەتایجی عکسیە بێ دوایی بەڵام ئێمە چۆری خراپەکان وەکو ساتوریتت فاتمان هەیە ئەن ساتوریتت فاتمان هەیە واتە با بڵێن چۆری تێرەکان ئەوەی کە وەکو لە تەنەکەی ڕۆنی تۆن کار ورمانە سەر کردووە ئەوانی پێکەمەکەینەوانێ لەبەرەوەی کە ڕێژێکی زۆر باش کالۆریتیایە و زەلامەکە بەرەو قەڵەوبوونە بە لە بری ئەم چۆریە خراپانەکە ئێمە پیکەمەکەینەوە چۆریە باشەکانی پێزیاکەین باشترینی ئەم چۆریانەش ئۆمیگا 3 زەیتی زەیتون زەیتی گوێز هەند لەگەڵ زەیتی مکەسەرات ئەوانی کە ئەشکێندرێ گوێز و بادەم و ئەو بابەتە باشە بێنەوە سەر ئۆمیگا 3 بەڵێ ئۆمیگا 3 لە بڵێ ماسی ئۆمیگا 3 لە دروستکردنی پتەوی یان کەمۆڵی ماسوولکەیە یان تەپۆڵکەی ماسوولکەی لەشە گرنگی خۆی هەیە ئۆمیگا 3 لە بەرزکردنەوەی چەوریا گرنگی خۆی هەیە باش ئەو کاتەوە دابەزانی کێش ئەی بۆ دروستکردنی پتەوی جەسە ماشەڵڵا تۆ کێشە زۆر لە من زیاترە بەڵام نەشە زۆر لە من ساخترە لەبەرەوەی تۆ ماسوولکەت زۆرە چەوریت کەمە بە عکسی منەوە بۆ باش ئاشکرا لای جەنابەت وەکو دکتۆر خۆت ئەیزانی وەکو بواری ئەناتۆمی تەشریح ئەگەر بێت و سەری پێکاتی لەشی ئینسان بکەین چەوری لە پێکهاتە و تەکوین و سترەکچەری لەشی هەموو مرۆڤێکا بەشدارە لە 160 خانەکانی مێشکی ئینسان لە چەوری پێگیە حاڵەتێکمانێ پێوترێت فلکسیبیلیتی ئەند موبیلیتی یعنی نەرمونیانی جونگەکان ئەم جوڵانی کە ئێمە هەمان ئەمە هەمووی بەهۆی چەوریەوەیە هەڵمژینی خواردن ئەبسۆرپشن تەنزیم زۆرێک لە شتەکانی کە با نەچینە قوڵایەوە ئەمە هەمووی بەهۆی چەوریەوەیە جگەرەوە شێمە لە یەکەم ئەڵقەی
ئەم وەرزانەی بەرنامەی لە ساقی تایبەت بە ڤایتامین دی باسمان کرد کە ڤایتامین دی یەکێکە لەو ڤیتامینی کە لە چۆری هاتوێتەوە لەبەرەوە بوونی چۆری لە لەشە سەرچاوەیەکی باشی ڤیتامینەکە بەدڵنیاییەوە دەرکردنی چۆری لە هەموو سیستمەکانی خواردنە غەڵەتە لەشەکە بەرەو میتابۆلیزم تەهدیمە بە کەوابوو ئۆمیگا-3 کە لەسەر و هەمیانەوەیە لەگەڵ چەوریە بەسوودەکانی تر بەشدارن لە پێکهاتە و سترەکچەر و تەکوینی ماسوولکە و بەستەرەژێ و شەبەکەی چاو و خانەکانی مێشک و نەرمونیانی بەخشین بە کۆی گشتی هەموو ئەندامەکانی لەش کە ئەمە بۆ کەسەکاری ئاستن و لەش جوانی لەش ڕێکی بکە باڵنگی خۆی هەیە باش مامۆستامە ئەستامی کە لەبەردەستی من ئایا بەڕێزان ئەمە نووسراوە بەرنامەی خواردن بۆ سەرخستنی کێش و گەورەبوونی ماسوولکە ئەمەشیان بەرنامەی خواردن بۆ دابەزاندنی کێش و زیادەی چەوری باوەز لە ناوەخنەکانی تری بێنین کە چیتیایە بەڵام لە دوو شت سەرنج ڕاکێشام جارێکیان نووسراوە ماسی بخۆ جارێکیان بە تەرکیز نووسراوە ماسی توونە بخۆ باشە وەک ڕاهێنەرێکی لە جوانی بۆ زۆرینەی خەڵک ئەو ماسی تونێم و کە زای ماسی لە قوتونراوەکان ئەوەی کە لە بازارەکانە هەیە و ئامادەیە ئەی ماسێکی تریان چێ ماسی زیندوو طبعا ئاشکرا لای هەموو کەس کە شتی زیندوو فرێش لە قوتونراو باشترە سوود و منفعەتی زیاترە بۆ لەش بەدڵنیاییەوە بە پێی مەجموعەی ستانداردی جیهانی هەموو کەسێک ئەبێت لە هەفتەیەکە بەلانی کەم و دوو جار ماسی بخوا لە ساڵێکە نزیکی 18 تاوەکو 20 کیلۆنی ئەبێ ماسی بخۆی بەداخەوە لە بەرنمەیەکی وابزانام جەنابتان بوو پارێز دەستان بینیم ئەو بەرهەمی ماسی کە لە کوردستانە هەیە و دابەشێکی بەسەر عادەتەکانی خەڵکی ئێمەیە لە ساڵێکە ئێمە عادەتەن کیلۆیەک و 800 گرام ماسیمان بەرەکەوێت ئەمە خۆی لە خۆیان ناتەواوی سیستمە بۆیە ئێمە تەوسیە یاریزانەکانمان بە دەرەجەی یەک ئەوانەی کە کێش دابەزێنن اینجا خەڵکی عامیش تەوسیانەکەین لە هەفتەیەکە بەلایانی کەمەوە دوو جار ماسی بخوا ماسیەکە فرێشیش بێ تازە بێ باشترە ماسیەکە ئەگە چەوریش بێ ئاساییە چونکە ئێمە چەوریەکەی کە باسیەکەین لەگەڵ جەنابتە لەسەر ئۆمیگا-3 چەوری ماسی کێشەی نییە ئەو سوودە با بڵین لاشەیی و تەندروستیانەمان ئاياتێ بۆیە ئێمە تەوسی خەڵکەکەین کە ماسی بخوا بەڵام خەڵکێکمان هەیە لەگەڵ ماسی زیندووە بینی نییە شێوازی دروستکردنەکەی نازانێ تااقەتی ئەو وردەکاری نییە لەم حاڵەتەیە تەوسەیەکەین باچێ قوتووی ماسی قوتوو بەکاربێنێ لەسەر و هەمووشیان و ماسی تونە چونکە تونە دەوڵەمەندترین جۆری گۆشتی ماسیە بە پڕۆتین و بە ئۆمیگا-3 باشە یەک پرسیاری کۆتاییم هەیە جگە لە ماسی لە قوتونرا و تونە کە باسمان کرد چەند گرنگە و ماسی فرێش گرنگیکی زیاتری هەیە و ماسی بەستوشمان هەیە بەڵام ئێستاوی کە زۆر لە کوردستانە باوە و نرخەکەی زۆر گونجاوە ماسی حەوزە کێشەی هەیە خەڵک بخوات ئاساییە لەبەرەوەی کە سەرچاوەیەکی باشی پێدانی پڕۆتین و چەوریە بەسوودەکانە کە فاتی ئەسیدەکانە ئۆمیگا-3 تایە شێوازی دروستکردن و بە بازارکردنی تا حدێک ئاسانە و بەردەستیشە لە دەبەردەستی خەڵکە لەبەرەوە باشتر وایە خەڵک بیخۆ پاشە و گەشتەی کە بەیەکەوە کردمان بۆ زانینی سەرچاوەکانی ئۆمیگا-3 کە باشترینیان ماسیە و شێوازەکانی ئامادەکردنی ماسی کە لەم بەرنامەیەدا تەنها تکەی ماسیمان بۆ بژاردن هەڵبەت بریشمان نەچۆکە زەڵاتەی ماسیش سەرچاوەیەکی باشی وەرگرتنی ماسی ئۆمیگا-3 ئەو لاقەکانی داهاتوو لە زەمبیلەی دووەمی وەرزینەدا بۆتان باز دەکەین چۆنە ئەلێرەدا بۆتان کۆ دەکەمەوە کە پێویستە هەموو کەسێک لە هەفتەیەکدا دوو جار ماسی بخوا کە جۆرێکیان لە ماسی چەور بێ ماسی چەورەکان دەکرێ ماسی تراوت سەلمۆن مەکرێڵ یان ساردین یان تونە بێت و ماسیەکەی تریش دەکرێت لە ماسی حەوزەکانی خۆمان بێت هەروەکو میوانی بەرنامەکە ئاماژەی پێدات کە ئەو ماسانی کە لە حەوزەکانی خۆمان و لە چەمەکانی خۆشماندا پێدەگەن هیچ کێشەیەشیان نیە بە مەرجە جۆری عەلەفەکان دروست بێ کە بەگشتی دەکرێت بڵێن کە دروستە بە پێی وتەی میوانی بەرنامەکە جگە لە ماسی دەکرێت ئۆمیگا-3 تانیا ئۆمیگا-3تان دەست بکەوێت لە گۆز و لەوانی کە لە گۆز دەچن جۆز بستە بادەم و هەروەها پێکاتەکانی تری چەرس و ناوکە کولەکەژێکی ترە لەوانە و جگەلەوە لە سەوزەکانی وەکو سپێناخ و تەرخونیشەوە ئۆمیگا-3مان دەست دەکەوێت ئەلێرەدا مەڵقی بەرنامەی لەش ساغی تایبەت بە ئۆمیگا-3 تەواو دەبێت ئەڵقەی داهاتوو هەر لێرەوە دەست پێ دەکەینەوە لە ناو کەناڵی نارتیدۆوە بۆ باسکردن لە توخمێکی تری گرنگی لەش کە بۆ زەردەخەنەیەکی تەندروست و بۆ پاراستنی دەمودانمان گرنگە کە توخمی فلۆرایدە تاو کاتە هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێ ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە دکتۆر ئەڵگور ساڵح جاف و ستافی پێش کامێرە و پشت کامێرە و دەرهێنەر و مامۆنتێری بەرنامەش قبوڵ بکەن شەو و شەوگارتان شاد خواحافیز خواتان لەگەڵ